سڵاوتان لێبێت و یەخولەکتان پێشکەش دەکەم. لە عێراق کۆرۆنای گۆڕاو بە شێوەیەکی مەترسیدار بڵاو دەبێتەوە. وەزیری تەندروستی عێراق ئاشکرای کرد لە 3 ڕۆژی ڕابردوودا ئاماری توشبوون با کۆرۆنا بە ئاستێکی مەترسیدار ڕووی لە هەڵکشان کردووە. حەسەن تەمیمی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد لە 50 توشبوانی کۆرۆنان لە عێراق لە جۆری کۆرۆنا گۆڕاوەکەن. هاوکات مناڵ و گەنج ڕێژەیەکی زۆری ئاماری توشبوان پێک دێنن. وەزیری تەندروستی عێراق وتیشی لە نێو توشبواندا ژمارەیەکی بەرچاو لەو کەسانە دەبیندرێت کە ڤایرۆسەکەیان بە قورسی گرتووە. هاوکات لەمڕۆ پێنجشەمەوە هەر کەسێ لە شارەکانی عێراق پابەند نەبێ بە بەکارهێنانی ماسکی خۆپارێزی بە 25,000 دینار سزا دەدرێت. لە چەند هەفتەی ڕابردوودا ئاماری ڕۆژانەی توشبوون با کۆرۆنا لە عێراق بۆ 600 کەس لە ڕۆژێکدا دابەزی، بەڵام تەنیا لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا ئەو ژمارەیە بۆ زیاتر لە 3,000 توشبووی ڕۆژانە بەرز بۆتەوە. خواتان لەگەڵ.